ئەو سەردانەی کەنەکە بەشێک بوو لە هەوڵەکانی بەشێک بوو لە هەوڵەکانی کەنەکە بۆ هەوڵدان بۆ پەیداکردنی ئارامی بۆ سقرارێک لە هەرێمی کوردستان بۆ کۆتاییهێنان بۆ بارگرژەی کە لەم ماوەیە ڕوویدا بەشێک بۆ لە هەوڵەکانی بەردەوامی کەنەکە سەردانی لایەنەکانیان کردووە لە هۆڵی سەردانی لایەنەکانن ئەمڕۆ ئێمە لە خزمەتیانە بوون بۆ گفتوگۆکردن لەسەر هەموو ئەو تۆرانەی کە پێیوەستن بە ئەمڕۆی هەرێمی کوردستانەوە بارگرژەی کە دروست بوو و مەترسیەکی گەورەی بۆ هەموو خەڵکی کوردستان دروست کرد لە ڕاوکەیەکی گەورە بۆ هەموو خەڵکی کوردستان بوو و هەردوو لامان دیارە هاوڕابووین لەسەر بۆ حکومەوەی کە بزوتنەوەی گۆڕانیش بەشدارە لە کەنەکە هاوڕابووین لەسەرەوەی کە تەنها شێوازێک لە ئێسادا کە دەبێت کاری لەسەر بکرێ و بۆ هەموو لایەنە کوردەکان دەبێت مەحوەری ئێشکردن تەنها گفتوگۆکردنە دیالۆگی ناوخۆیە و قەدەغەکردنی شەڕە و قەدەغەکردنی هێرشکردن و تەنانەت هەڕەشەکردنە بۆ پەنابردن بۆ شەڕ و بۆ کوشتن و یەکتر کوشتن و ئەوانە کاتی خۆیش پەرلەمانی کوردستان شەڕی ناوخۆ و شەڕی براکوژی تەحریم کردووە ئەوە بێ هەموو لایەنەکانی کوردستان و لایەنانی کە لەسەر هەرێمی لە کوردستاندا ئاژینە بێ پابند بن بە بڕیاری تەحریمکردنی شەڕی ناوخۆ و شەڕی براکوژی لەگەڵ هەموو لایەنەکاندا هەموو لایەنەکانی ئەو سەر هەرێمی کوردستانیش کە لە هەرێمی کوردستاندان حتمەن دەبێت پابندی بڕیارەکانی پەرلەمان و هەرێمی کوردستان بنەوە بە هەمووشمانەوە کار لەسەرەوە بکەین کە سەروەری یاسا بەرقرار بێت لە هەرێمی کوردستاندا مەبەستە سەردانەمە بۆ تەفگێرە گۆران ئەوە و ئەڤ ئالۆزیێن لە باشووری کوردستانی ناف کورد خۆب خۆدە و ڕوودانە وەکە کەنەکە بە ئەرک و وەزیفە یê neteweyî û bi mesuliyeteke welat parêzî em tev digerin ku bi çi şêwazî bi pêşî li nav aloziyên nav tevgêra Kurd de ku derdikeve ku şerê çekdarî pêkneyê şerê Kurd xwe bi xwe nebe. Bêşik û bêguman em dizanin herêm û tevaya Kurdistanê di nava rewşeke aloz de rewşeke gelekî hesas de metirsîdar de ye. Ev metirsîdarî bi taybetî li ser tevaya bercewendiyê gelê Kurd de çi li başûr dibe çi li Rojava dibe Bakur Rojhilat. Ji ber vê sebebê de keneke bi îsrar dixwaze ku pêwendî diyalog ku li ser vê mijara ku li başûrê Kurdistanê nava hêzên Kurd de ku rûdaye zemîn û derfetê diyalogê bête avakirin bête bicîkirin ku teref hevdû bibînin dest bi danûstandinê bikin li gel hevdû çareseriyekê ji vê aloziyê û nakokiyê bin. Bi heqîqet saziyên Kurd li gel partî û rêxistinên mebesta min saziyê Kurd weke saziya neteweyî Kongreyê Neteweyî Kurdistan bi hevkarî û piştgiriya partî û rêxistinên siyasî saziyên civakî û piştgiriya gelê Kurdistan ku pêwîst e em pêşî li vê aloziyê bigirin şer nebe. Eger hat û şer di nav terefan de xwe rû bide wê destkeftiyên Kurd bi carekê têk biçin. Alay Partî Demokratîk Kurdistan çi bû boya wekî Kurdistan legal yana Em li hêviya bersîvê hevalên Partî Demokratîk Kurdistan serokê Herêmê Kurdistan û serok wezîrin ku bersîva daxwaza me bide ku em hevdîtinê li gel cenabê wan bikin.